تا دێت هەڕەشە و کاردانەوەکان لەسەر هەناردەکردنی نەوتی ئێران زیاتر دەبێت و سەرۆک کۆماری ئێرانیش هەڕەشەی داخستنی گەڕووی هورمز دەکات لە ئەگەری ڕێگری لە هەناردەکردنی نەوتی ئێران. دوای ئەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڕەشەی لەو وڵاتانە کرد کە نەوتی ئێران دەکردن و دوا هۆشداری پێدام بە دوورکەوتنەوەیان لە ئێران و نەوتەکەی، حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران لە میانی خولێکی نوێی سەردانەکانی بۆ وڵاتانی ئەوروپا وەڵامی هەڕەشەکانی سەرۆکی ئەمریکای دایەوە و ڕایگەیاند ئەگەر ئێوە دەتوانن هەناردەی نەوتی ئێران ڕابگرن ئەوە جێبەجێ بکەن، بەڵام ئەنجامەکەی دەبینن. سەرۆک کۆماری ئێران ئەوەشی وت ئەمریکەکان باس لە ڕاگررتنی تەواوەتی هەناردەکردنی نەوتی ئێران دەکەن، بەڵام ئەوان لە مانای ئەو لێدوانەیان تێناگەن و نازانن ناکرێت هەناردەکردنی نەوتی ئێران ڕابگیرێت و هەناردەکردنی نەوتی ناوچەکە بەردەوام بێت. ڕۆحانی لە میانی سەردانەکەیدا بۆ سویسرا ئاماژەی بۆش کرد ئەگەری قەدەغەکردنی ئێران لەوەی کە تەنها وڵات بێت ڕێگەی نەدرێت نەوتەکەی بفرۆشێت، ئەگەر و هەڵسەنگاندنێکی هەڵەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەرگیز ناتوانێت ڕێگری بکات لە هەناردەکردن و فرۆشتنی نەوتی ئێران. سوپای پاسدارانی ئێران کاردانەوەی توندی لە زاری فەرماندەباڵەکانیەوە نیشان داوە. قاسم سولەیمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسداران ستایشی هەڕەشەکانی سەرۆک کۆماری وڵاتەکەی کرد بەرامبەر بە ئەمریکا و ئامادەی خۆشی نیشان داوە بۆ ڕێگری لە هەناردەکردنی نەوتی وڵاتانی ناوچەکە لە ئەگەری ڕێگری لە هەناردەکردنی نەوتی ئێران. ئاژانسی هەواڵی ئیرنای فەرمی ئێران لێدوانێکی قاسم سولەیمانی بڵاو کردوێتەوە و ئاماژەی بەوە داوە هەڕەشەکانی ڕۆحانی لە هەناردەکردنی نەوتی ناوچەکە لێدوانێکی حەکیمانە بووە. ئامادەی سوپای پاسدارانی بۆ وەڵامدانەوەی ئەو هەڕەشانە نیشان داوە. هاوکات ئیسماعیل کەوسەری فەرماندە لە سوپای پاسدارانی ئێران دووپاتی کردەوە ئەگەر ئەمریکا بڕێریدا لەمپەر بخاتە بەردەم هەناردەکردنی نەوتی ئێران بۆ بازاڕەکانی جیهان، ئەوە کۆماری ئیسلامی بێ یەک و دوو گەروی هورمز دادەخات. ئاژانسی یانەی پەیامنێرانی گەنجی ئێرانی لەسەر زاری کەوسەری بڵاوی کردوتەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی هەر کاتێک ڕێگەیان لە هەناردەکردنی نەوتی ئێران گرت، ئێرانیش لە گەروی هورمز ڕێگە بە ڕۆشتنی تاکەبار هەڵگرێکی نەوتی وڵاتانی دیکە نادات. لە بەرامبەریشدا وتەبێژێک بە ناوی ناوەندی بەڕێوەبردننی سوپای ئەمریکا ڕەتی هەڕەشەکانی بەرپرسانی ئێرانی کردوێتەوە لە داخستنی گەروی هورمز و ڕایگەیاندووە. هێزە دەریایەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکە دڵنیایی دەدەن لە ئازادی بازرگانی لە گەروی هورمز بەپی یاسانێ و دەوڵەتیەکان. گەروی هورمز گەورەترین و گرنگترین دەرەچەی هەناردەکردنی نەوتە لە جیهاندا و دەکەوێتە نێوان ئێران و عەمان باپی راپۆرتێکی وەزارەتی وزەی ئەمریکا کە لە ساڵی 2016 بڵاو کراوەتەوە. لە نێوان هەش دەواازە سەرەکی ئاویەکەی جیهان گەروی هورمز گەورەترین ئاڵوگۆڕی بازرگانی تێدا ئەنجام دەدرێت بە تایبەت لە کەرتی نەوتدا. باپی راپۆرتەکە ڕۆژانە 18 ملیۆن و 500 هزار بەرمیل نەوت کە دەکاتە لە سەدانۆزەی نەوتی جیهان بە گەروی هورمزدا تێپەڕ دەبێت. داخستنی گەروی هورمز پێشتر و لە سەردەمی جەنگی نێوان ئێران و عێراقدا تاقی کراوەتەوە و پێشتریش لە سەردەمی خۆیدا مەحموود ئەحمەدی نەژاد سەرۆک کۆماری پێشووی ئێران چەند جارێک هەڕەشەی داخستنی گەروی هورمزی کردبوو بە ڕووی نەوتی جیهاندا.